نەورۆز و ڕژیمی کۆماری ئیسلامی. چوارشەممە سووری و نەورۆز ئەو بۆنانن کە سەرانی ڕژیم بە پێچەوانەی سونەتەکانی ئاینی ئیسلام یەزانن. هەر بۆیە لە ماوەی چواردەی ڕابردوودا زۆریان هەوڵداوە کە بە زەبری سەرکوت و تەبلیغ ئەو سونەتە لە ناو کۆمەڵی ئێراندا بسڕنەوە. بەڵام لەو جێگەوە کە بەرەنگاربوونەوە لەگەڵ وەها کەلتورێکی جێکەوتوو لە ناو کۆمەڵگەی ئێراندا کارێکی ئاسان نەبوو، سەرانی ڕژیم لە بەرامبەر خۆڕاگری خەڵک بەرەبەرە لە هەڵوێستەکانی خۆیان لەم بوارەدا پاشەکشەیان کرد و هەوڵیاندا تا لانی کەم هەندێک بربەستی بەسەردا بسەپێنن. بەڵام هەر پاشەکشەیەکی ڕژیم لە هەمان حاڵدا پێشڕەویەکی خەڵکی بەدواوە بوو. دژایەتی لەگەڵ ڕێوڕسمی تایبەت بەم ڕۆژانە بوو بە هاندەری خۆڕاگری لە ناو خەڵکدا. هەموو ساڵێ لەگەڵ نزیک بوونەوە لە کۆتایی ساڵ و ئامادەبوونی خەڵک و لاوان بۆ بەڕێوەبرنی ڕێوڕسمی چوارشەممە سووری و نەورۆز، کاربەدەستانی ئینتزامی، ئەمنیەتی و ئیجرایی و دەستگا تەبلیغاتیەکانی ڕژیم وەجم و جۆڵ دەکەون تا ڕێگە نەدەن هیچ جۆرە کۆبوونەوەیەک بەم بۆنەوە شکل بگرێت، نەهێڵن لەم ڕۆژانەدا پێکەنین و شادی و خۆشی لە ناو هیچ کۆڕ و کۆبوونەوەیەکدا بێت. ئەوان کە لە سێبەری خۆشیان نەترسن نیگەرانی ئەوەن کە لەم ڕێوڕسمانەدا وتەیەک بە ئاماژە ویان ڕاستە و خۆدش بە ڕژیم بە سەرزاریاندا بێت و کۆبوونەوەی خەڵک ببێتە ئامرازی ناڕزایەتی دژبەوان. ڕژیمی ئیسلامی جێژن و شادی خەڵک بە دوژمنی خۆی ئەزانێت. ئەم ڕژیمە نەک لە چوارشەممە سووری و نەورۆزدا بەڵکو لە گژماوەی ساڵدا لەگەڵ ڕوخساری خەندانی خەڵک ناسازگارە. کۆماری ئیسلامی لە خەمۆکی و بێهیوایی و ناهومێدی تەغزیاکات. خوازیاری کۆمەلگایەکی سربەژێر و ژێرفەرمانە کە تێیدا ئینسانەکان لە بەرامبەر چارەنووسێک کە ڕژیم بۆیان دیاریەکات سەردانەوێنن. ڕێوڕسمەکانی زەماوەند بە بیانووی ئەوەی کە تێیدا حیجابی ئیسلامی و مەودای نێوان ژن و پیا و ڕەچاو ناکرێت تێگەدات. لە بەڕێوەچوونی کۆنسەرتەکانی مۆسیقا ڕێگریەکات. لاوانێک کە بە بۆنەی جۆرا و جۆرەوە لە دەوری یەکتر کۆ دەبنەوە و دەست ئەدەنە سەمە و خۆشی ئەداتە بەرلێدان و کوتەکاری و سوکایەتی. لە ڕاستیدا ئەگەر جیهان بە کەیفی ڕژیمی ئیسلامی ئێران بوایە، ئەم کۆمەلگایە یەکسەر سیاپۆش و لە تەواوی ساڵدا و هەموو ڕۆژی بە بیانوویەکەوە تازیەبار دەبوو. بەڵام زۆربەی خەڵکی ئەم کۆمەلگایە لە بەرامبەر ڕژیمی ئیسلامیدا سەری تەسلیمیاندا نەنواندووە. هەروەک دەیبینن سەرەڕای هەڕەشە و تەنانەت ڕەشبگیری لەم پەیوەندەدا خەڵک لە سەرتاسەری ئێران بایەغ بەم دژایەتیانە نادەن. مۆسیقا و هونەر و ئاواز و سەما و شادی لە پەناو پەسوویەکان هاتوونەتە دەرێ. ڕێوڕسمەکانی چوارشەممە سووری و نەورۆزیش لەم زومرەیەن. لە بەرامبەر کەلتوری کۆنەپەرستانەی زاڵدا کەلتوری خۆڕاگری پێشڕە و سەری هەڵداوە. تایبەتمەندی ئەم بۆنەیە لە کوردستان ئەوەیە کە لە ماوەی دوودەی ڕابردوودا جێژنەکانی نەورۆز لە کۆبوونەوە جۆرا و جۆر و بە شێوەی دەستە جەمعی بەڕێوە چووە. کۆماری ئیسلامی لە ماوەی چواردەی ڕابردوو لە ڕۆژانی کۆتایی ساڵدا بە گرتنەبەری هەڕەشە و تۆقاندن و بەڕێوەبردنی مانۆڕی نظامی هەوڵی داوە لە ڕێوڕسمەکانی چوارشەممە سووری و نەورۆز لە ناوچە کوردنشینەکانی ئێران ڕێگری بکات. ئەم ساڵ لە ڕێگەی بڵاوکردنەوەی ڕاگەیەندراوێکەوە هەڕەشەی کرد کە نابێت لەم ڕێوڕسمانەدا لە هیچ هێمایەک کە نیشانەی ئاراستەیەکی سیاسی دیاریکراو بێت کەڵک وەربگیرێت. سەما و هەڵپەرکی دەستە جەمعی ژن و پیا و خەدەغەیە. حیجابی کامڵ دەبێت ڕەچاو بکرێت و هتت. بەڵام خەڵکی کوردستان و لە پێشەوەیان لاوانی کچ و کوڕ بە پۆشینی جلوبەرگی جوان و شادی بەخش بە بەڕێوەبردنی شانۆی هونەری، سەما و ئاوازی مەحەلی، بە هەڵکردنی ئاگری ئیمەن و بە دوور لە مەترسی ویان زەربەلێدان لە سروشت دەستیان داوەتە بەڕێوەبردنی ئەم ڕێوڕسمانە. ئەم ساڵیش لە حاڵێکدا کە خەڵکی کوردستان سەرەڕای هەژاری و تەنگدەستی ئابووری و گوشارە جۆرا و جۆرەکانی ڕژیم بەرەو پیری بەڕێوەبردنی ڕێوڕسمەکانی کۆتایی ساڵەوە چوون، کاربەدەستانی ئینتزامی و ئەمنیەتی، ئاخوند و ئیمامەکانی جمعە کە شادی خەڵک چەقڵی چاویانە پەشۆکا و نیگەران لە بەرپایی کۆبوونەوە و ڕێوڕسمە نەورۆزیەکان ترساون و هەوڵی پێشگیرانەی خۆیان دەست پێ کردووە. بەڵام ئەزمون نیشانی داوەکە ئەگەر چی کردەوەی سەرکوتگەرانەی ڕژیم لەم بوارەدا بربەزگەلێکی بۆ بەڕێوەبردنی ڕێوڕسمە نەورۆزیەکان لە کوردستان پێکهێناوە، بەڵام ناتوانێ لە بەڕێوەچوونیان ڕێگری بکات و خەڵک لەم بوارەدا ئەزمونی زۆریان بەدەست هێناوە و بە شێوازی جۆرا و جۆر و لە شوێن و کاتی گونجاودا لەم جۆرە هەوڵانەی ڕژیم تێپەڕە بن. کۆماری ئیسلامی لە بەرەنگار بوونەوە لەگەڵ شادی و خۆشی و گڕوتینی ژیانی خەڵک
سەری وەبەرکەوتووە و هەوڵەکانی لەم بوارەدا سەرشۆڕانە و بێئاکامە. ئەم گڕوتینەی ژیان هەمان هێزێکە کە ڕژیم ئەخاتە ترس و خۆفەوە. جێژنەکانی چوارشەممە سووری و نەورۆزی ئەم ساڵیش وەک ساڵانی پێشوو لە کۆسپ و دژایەتیەکانی ڕژیم و ئیمامانی جومعەی گیرەخۆر تێدەپەڕێنن و دەبنە دیمەنێکی دیکەی خۆڕاگری خەڵک لە بەرامبەر ڕژیمی ئیسلامیدا.